إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. میوانەکانی ماڵی خوا، ئیمامی مسلم لە صحیحەکەیە بۆمان ئەگەڕێتەوە، ئەفەرمێ کاتێک ئاەتی 284 سوورەتی بەقەرە دابەزی کە خوای تەعالا ئەفەرمێ: لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير. واتا ئەوەی لە ئاسمانەکان و زەویایە هەمووی خوایە، خوا خاوەنیەتی. هەر شتێک کە دەریەخەن، هەر شتێک لە ناختان کە دەریەخەن یان ئەیشارنەوە، خوای تەعالا محاسەبەتانی لەسەر ئەکا، لێپرسینەوەی لەسەر ئەکرێت لەلایەن خوای پەروەردگارەوە. جاخوا لە هەر کەسێ خۆشەوێ کە بیەوێ و هەر کەسێکیش سزا ئەدا کە خۆی بیەوێ، و خوای تەعالا بەسەر هەموو شتێکا بەتوانایە. ئەمە زۆر قورس بوو لەسەر ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و چۆکیان دادا لە خزمەتیا. فەرمویان: ئەی پێغەمبەری خوا، ئێمە تەکلیفمان لێ کرا بە شتێک کە ئەمان تۆ ئەتوانین ئەنجامی بدەین، وەکو نوێژ، ڕۆژوو، جیهاد، زەکات. بەڵام ئەم ئاەتە کە دابەزی زۆر قورسە لەسەرمان، بەڕاستی لە توانای ئێمەیان نییە کە ئەنجامی بدەین. ئەگەر خوای تەعالا محاسەبەی ناو دڵمان بکە زۆر زەحمەتە، چونکە زۆر جار شتێک دێتە دڵی ئینسانە، خوتوەی وا دێتە دڵی ئینسانە، ئەگەر محاسەبەی لەسەر بکرێت زۆر قورسە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: ئایا ئێوەش ئەتانەوێ وەکو ئەهلی دوو کتێبەکەی پێشوو تەورات و ئنجیل بڵێن، کاتێک خوای تەعالا ئەو ئەمرەکانی بەسەرا دابەزاندن، ئەوان وتیان گوێمان لێی بوو بەڵام جێبەجێی ناکەین، سەمیعنا وعەسەینا. ئایا ئێوەش ئەتانەوێ وەک ئەوان بڵێن؟ بەڵکو ئێوە وا مەڵێن، ئێوە بڵێن سەمیعنا وئەطەعنا، بڵێن ئێمە گوێمان لێی بوو خوایە لە فەرمانەکانت وە گوێڕایەڵیشین. غفرانك ربنا، يا ربي لێمان ببوورە، وإليك المصير، گەڕانەوەشمان بێگومان هەر بۆ لای بەڕێستە. ئەفەرمێ ئەصحابەکان ئەمەیان دووبارە کردەوە تا زمانیان لەسەری ڕاهات: سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. تا زوانیان لەسەری ڕاهات، جا خوای پەروەردگار ئەم ئاەتانەی دابەزاند کە کۆتایی بە سوورەتی بەقەرە بەم دوو ئاەتەی ئەخیرە دێ، ئاەتی 285 286 کە خوای تەعالا ئەفەرمێ: آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله
لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. پێغەمبەر إيمان داران لەگەڵیشا باوەڕیان هێنا بە هەموو ئەوەی کە لەلایەن پەروەردگارەوە دابەزیە، بەخوا، بە مەلائیکەکانی خوا، بە کتێبە ئاسمانیەکان، بە پێغەمبەران. فەرق ناکەن لە نێوانی پێغەمبەرانە، لە نێوانی هیچ لە پێغەمبەرەکانە فەرق ناکەن، بەڵکو ئەڵێن ئێمە گوێمان لێبوو و گوێڕایەڵیش بووین، پەروەردگار لێمان ببوورە و گەڕانەوەشمان بۆ لای تۆیە. پاشان خوای تعالی آية أخير سورة بقرة فرمي لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت. خوای تعالی وەکو عافواتێک کە مسلمانان دوای تەسلیم بوونیان بە فەرمانەکەی خوای پەروەردگار، خوای تعالی ئەم ڕەحمەتەی دابەزان کە خوا بە گوێرەی توانا لە ئینسان ئەگرێ. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت. هرچی ئەنجام بدا خوا محاسبەی لەسەرەکە. ئیتر ئەگەر خراپ ئەنجام بدا خوای گەورە بە گوێرەی خراپەکە محاسبەیەکە، و ئەگەر چاکیش ئەنجام بدا خوای تعالی پاداشتی چاکەکانی بە چاکە ئەداتەوە. ئەمجا خوای تعالی فێرمانەکە بڵین ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا ربي خوايا لشتك كهليت يا أكين يا لبير من أتشي لمن مقرأ يا ربي خوايا باري مخر سرشان من ئەوەندە قورس بێ لە توانامانە نەبێ وەکو چۆن خستە سەر قەومەکانی پێشی ئێمە. یا ڕەبی خوایە بە گوێرەی توانای خۆمان بار بخەرە سەرشانمان. یا ڕەبی خوایە لێمان خۆش ببە. یا ڕەبی خوایە دامان پۆشە بە ڕەحمەتی خۆت. یا ڕەبی خوایە تۆ خاوەنمانی، هەموو کاروبارەکانمان لە ژێردەسی تۆیە، سەرمان بخە بە سەر هۆزی کافرانە. دانە دانە لەم دوعایانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خوای تعالی لەگەڵ دابەزاندنەکانیان ئەی فەرموو قەد فەعەلت ئەوە من ئەوەم بۆ کردن، ئەوەم بۆ کردن. لە ڕیوایەتێکا فەرمێ نەعەم بەڵێ چۆن داواتان کرد خوای تعالی ئاوا بۆی ئاسان کردن. گەورەترین سوود ئێمە لەم بەسەرهاتەوە وەری بگرین ئەوەیە کە ئینسانی مسلمان ئەبێ تەسلیمی فەرمانەکانی خوای پەروەردگار ببێ. ئینسان خۆشەویستەکانم بەردەوام شەیتانەکانی جن و شەیتانەکانی ئینس وەسوەسەی بۆ دروستەکەن، دێن وەسوەسەت بۆ دروستەکەن. ئەگەر ئینسان سیفەتی تەسلیمبوونی تیا نەبێ ئەفەوتێ. ئەم عەقڵی ئینسانە بە ئاسانی تێر ناخوا، ئەوەی کە عەقڵی ئینسان تێرەکا تەسلیمبوونە، بەوەی کە خوا حاکیمە و عادلە، حەکیمە و عەلیمە. ئەمە معنای ئەوە نییە کە ئێمە وەکو بڵێ عەقڵ ئیهمالەکەین، گوێ بە عەقڵ نادەین بە پێچەوانەوە. عەقڵێکی ڕێکوپێکی متەوازنی هاوسەنگ هەرگیز پێچەوانەی نەقڵێکی صحیح نییە، ئیتر لە قورئان بێ یان لە سونەتەکانی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. بەڵام خۆشەویستەکانم ئەم عەقڵی ئینسانە مەرج نییە هەموو شتێ پێ ببە، بتوانێ وەڵامی هەموو پرسیارێک باتەوە. چۆن ئێمە چاومان سنووردارە، گوێمان سنووردارە، یعنی بیستن و بینینمان سنووردارە، بە هەمان شێوە عەقڵیشمان سنووردارە. تۆ کە زانیت خوا حەقە، پێغەمبەر حەقە، قورئانەکە و پەیامەکەی حەقە، تەواو خۆشەویستەکانم هەر شتێ لێی تێگەیشتی تەواو تەسلیمە بی. ئەگەر لێیشی تێ نەگەیشتی هەوڵ ئەدەی بە دوای بەڵگەکانە ئەگەڕێی، بەڵام ئەگەر عەقڵت پێی نەبرد ئەبێت تەسلیم ببی. ئەگینا قەت ئیسراحەت ناکەی لە ژیانە. هانابینن خەڵکانێک هەرگیز ئیسراحەت ناکەن، هەرگیز دڵە ڕاوکێن. ئەگەر تۆ ئەتەوێ ئیسراحەت بکەی
تەسلیم بە فەرمانەکانی خوا هەر شتێک توانیت پێی پێ ببەی هەر پرسیارێک لە مێشکتا دروست بوو لەبارەی خواوە لەبارەی سیفاتەکانی خواوە لەبارەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لەبارەی قورئانەوە لەبارەی مەلائیکەوە لەبارەی پێغەمبەرەکانی ترەوە لەبارەی قەزا و قەدەرەوە هەر شتێک توانیت خۆت وەڵام بدەیت وەڵامی ئەو پرسیانە بێتەوە ئەو شتێکی چاکە یان بەگەڕان بەدوایە چاکە بەڵام کە زانیت ناتوانی پێی پێ ببەیت دڵنیا بەخوا عەلیم و حەکیمە خوا حەقە هەموو شتەکانیشی حەقە هەموو فەرمانەکانی حەقە بۆیە ئەبێت تەسلیم ببی وەکو دووبارەیەکەمەوە ئەمە معنای ئەوە نی عەقڵی خۆت ئیلغا ئەکەی نە عقل ئیلغا ناکرێ هەرگیز بەڵام تۆ بە عقل خوا دۆزێتەوە خوا حەقە پێغەمبەرەکەی حەقە کتێبە ئاسمانەکان حەقە قورئان حەقە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەقە تەواوی تر هەر پرسیارێتر دروست بوو توانیت کەسێ بدۆزیتەوە شایستە بێ و عالم بێ وەڵامت باتەوە باشە نەبوو تەسلیم ببە هەتا ڕۆژێ دێ بتوانی وەڵامی پرسیارەکەت وەربگریتەوە ئەمە خاڵێکی گرنگە زۆر خاڵێکی تر خۆشەویستەکانم لەم ئاەتانە ئەبینی خوا شایەتی بۆ پێغەمبەر و بۆ مسلمانان ئەدا بە ئیمان بەخوا بە مەلائیکەکە بە کتێبە ئاسمانیەکان بە پێغەمبەران خوا شایەتیمان بۆدا چۆن شایەتی بۆ پێغەمبەرەکەی خۆی ئەدا ئاوا بۆ ئیماندارانی شایەتی ئەدا و ئەم شایەتیە گەورەترین شەهادەیە لە هەموو ئەو شەهادە دنیایانەی کە خەڵک دەیەها ساڵ بەدوایە ڕائەکە لە هەموو ئەوانە گەورەترە شایەتی خوا کە تۆ ئیمانداری ئەمەش زۆر زۆر گرنگە ئەو شایەتیەیە کە بەختەوەری دین و دنیای تیا بەدەست ئەهێنی لە دنیا بەختەوەرتەکە و لە قیامەتیشا بەختەوەرتەکە یەکێکی تر لەو فائیدانەی خۆشەویستەکانم ڕێزلێنانی خوا بۆ ئیمانداران کە لە دنیایە کردنی بە هاوڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون چۆن ئیماندارە چاکەکان و ساغەکانی کرد بە هاوڕێی پێغەمبەر لە دنیا ئەمە شەرەفێکی زۆر گەورەیە و لە قیامەتیشا خوای تعالی هەر ئەیان کە بە هاوڕێی پێغەمبەرەکان ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك الرفيقا أو كسانيك جرايلي خواو بيغمركي أبن أو كسانيك تسليمي فرمانكاني خواو بيغمركي أبن دڵنیابن ئەوانە لە داهاتووەهان لەگەڵ پێغەمبەرانە الله چی نیعمەتێکە ببی بە هاوڕێی محەممەد المستەفا ببێ بە هاوڕێی عیسای پێغەمبەر موسای پێغەمبەر کەلیم الله ببی بە هاوڕێی نوح ئیبراهیم ئادەم ئیدریس ئەو هەموو پێغەمبەرە مەزنانە کە هەنێکیان ناوێن ئەزانین و هەنێکیانیش ناوێن نازانین چەند خۆشە خۆشەویستەکانم لە قیامەتا ببی بە هاوڕێی ئەبوو بەکر ببی بە هاوڕێی ئەو هەموو شەهیدانە حەمزە مصعبی کوڕی عومەیر ئەو هەموو پیاو چاکانە ببی بە هاوڕێی حەسەنی بەسری ببی بە هاوڕێی ئەو هەموو پیاوە مەزنە ئەو هەموو پیاوە چاکانە نیعمەتێکی زۆر گەورەیە دەی ئەوە مژدەیە بۆ ئیمانداران لە دنیایە خوای تعالی کردوونی بە ڕەفیقی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە قیامەتیشا ئەوانەی لە دنیا ئیطاعی خوا و پێغەمبەرەکەیان کرد لە قیامەتە هاوڕێی ئەوانن وحسن أولئك رفيقا چەند خۆشە چەند جوانە ئینسان لە قیامەتە ڕەفیقی ئەوان بێ یەکێکی تر لەو فائیدانەی ئێمە وەریەگرین لەم بەسەر هاتەوە ئەوەیە کە خوای تعالی بۆ هەموو کافرەکان لەسەرەوە تا خوار لە کۆنەوە تا تازە و حتا قیامەتیش پێیان ئەڵێ ئیمانداران لەگەڵ پێغەمبەرەکەیانە بە دڵ و بە یەقین و بە دامەزراوی باوەڕیان بە پەیامی خۆیان هەیە ئێمە بە گومانەوە دینمان نەگرتووە بەڵکو بە یەقینی دڵنیاییەکی تەواوی 100% بە شایەتی خوا
خوا شایەتی بۆ پێغەمبەرەکەی ئەدا و بۆ ئیماندارە ڕاستەقینەکان ئەدا. وەک ئەوان نیمان هەر ڕۆژی لەسەر بەزمێک، ڕۆژی ئەبن بە مەسیحی، ڕۆژی ئەبن بە مولحید، ڕۆژی ئەبن بە گاپەرست، ڕۆژی ئەبن بە ئاگرپەرست، هەر ڕۆژیان لەسەر دینێک، هەر ڕۆژیان لەسەر فکرەیەک. ئەوە نە لە دڵە ڕاوکیان، بەڵام ئێمە یەقینی تەواومان بە دینەکەی خۆمان هەیە و بۆیە شوێنی کەوتووی. یەکێکی تر لەو فائیدانەی خۆشەویستەکانم کە وەری ئەگرین لەو بەسەر هاتەوە ئەوەیە کە ئێمە فەرق لەبین هیچ لە پێغەمبەرەکان ناکەین. هەموو پێغەمبەرانمان وەکو یەک خۆشەوێ. ئێمە وەکو نەسارا نیمان، باوەڕمان بە عیسا هەبێ، باوەڕمان بە محەممەد نەبێ و بە دوایە بگەڕین و بە دوای کەم و کورتیەکانی پێغەمبەرا بگەڕین. نەعوذ بالله. ئێمە وەکو یەهودیەکان نیمان، جووەکان نیمان، باوەڕمان بە موسا هەبێ، باوەڕمان بە عیسا و بە محەممەد نەبێ. ئێمە باوەڕمان بە هەموو پێغەمبەرەکان هەیە، لا نفرق بين أحد منهم، فرق لبين هیچیانە ناکەین. جا ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکانم، گوێ لەم ئاەتە بگرن. ئەم ئاەتە معنای زۆرە، تەماشاکەن. خوای تعالی فەرمی إن الذين يكفرون بالله ورسله ويريدون أن يفرقوا بين الله ورسله ويقولون نؤمن ببعض ونكفر ببعض ويريدون أن يتخذوا بين ذلك سبيلا أولئك هم الكافرون حقا. بەڕاستی ئەو کەسانەی کە کوفر بەخواکەن و بە پێغەمبەرەکانی خواکەن و ئەیانوێت جیاوازی بخەنە نێوانی خوا و پێغەمبەرەکانیەوە، ئەڵێن باوەڕمان بە هەنێک لە پێغەمبەرەکان هەیە، بەڵام باوەڕمان بە هەنێکیان نییە و ئەیانوێت لەو بینەیە خۆیان بە ئیماندار بزانن، خۆیان بە مسلمان یعنی بە مؤمن بالله بزانن. خوای تعالی فەرمێ بەڕاستی ئەوانە کافرن. أولئك هم الكافرون حقا وأعتدنا للكافرين عذابا مهينا. بەڵام ئەی کێ ئیمانداری ڕاستەقینەیە؟ ئەمانە بەس کە ئێستا لە ئاەتەکەی دوای ئەوە باسێکە والذين آمنوا بالله ورسله ولم يفرقوا بين أحد منهم أولئك سوف يؤتيهم أجورهم وكان الله غفورا رحيما. سورة النساء جاء بآقامان لخومان بخوشەویستەکان. یەکێکی تر لە فائیدانەی يعني لەو فائیدانەی کە وەری ئەگرین ئەگەر تەماشا بکەی دوای ئەو ئیمانە، دوای ئەو تەسلیم بوونە، خوای تعالی فێرمانەکە بڵێن سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. ئینسانی ئیماندار لە خۆبایی نییە، هەر کەسێ لە خۆبایی بێ و خۆی هەڵنا وابزانێ بە دوو ڕکات نوێژ ئیتر بەهەشتی کڕیە، واللهی برا لە ئیمانی خۆی بترسێ. ئینسانی ئیماندار چەند ئیطاعی خوا بکە، ئەگەر ماڵەکەی خوا خشت ئەو دروستی کردبێ، ئەگەر بە ئەمری خوا جێبەجێی کردبێ، دوای دروستکردنەکەی هەر ئەترسێ و داواکە خوا لێ قبولکە، ئەڵێ نەوەک خوا لێمی قبول نەکردبێ. دوو پێغەمبەر لە مەزنترین پێغەمبەرەکان، پێغەمبەر ئیبراهیم و کوڕەکەی کە ئیسماعیلە عەلەیهما السەلام، تەماشاکەی بە ئەمری خوا لەو سەحرایە ماڵی خوا دروست ئەکەن، دوای دروستکردنی داوا ئەکەن خوا لێیان قبول بکە. کێ ئەڵێ خوا لێیان قبولەکە؟ ربنا. دوای دروستکردنی بە دەوری ماڵەکەی خوایە تەوافەکەن وەڵێن ربنا تقبل منا إنك أنت السميع العليم. نابێ ئێمە لە خۆمان بایی بین. خوا فێرمانەکە بە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پیان ئەڵێ و بە ئێمەش لە دوای ئەوان ئەڵێ هەرچەندێ تاعەتتان کرد، هەرچەندێ تەسلیم بن، ئەبێ داوا بکەن خوا لێتان خۆش بێ، چونکە لەوانەیە خوا لێت خۆش نەبێ. لەبەر ئەوە ئێمە لە خۆمان بایی نابین و هەستەکەین هەر نیعمەتی خوا پێمانی بدا، هەر عیبادەتێ بکەین، هەست ئەمە فەزڵی خوایە و شکری ئەکەین لەسەر ئەو نیعمەتە. یەکێکی تر لەو ئیسفادانە خۆشەویستەکانم لەم ئاەتانەوە، لەو فائیدانەی کە وەریەگرین لەم ئاەتانەوە ئەوەیە کە خوای تعالی بە گوێرەی توانا لە ئینسان ئەگرێ. خوای تعالی خۆشەویستەکانم لە ڕەحمەت و لە حکمەتی خۆی بارێک ناداتە سەر مسلمانانە کە لە توانایانە نەبی هەڵگرتنی، بارێک ناداتە سەریانە کە لە توانایانە نەبی هەڵگرتنی، قەت تووشی ئیحراجیان ناکە. وما جعل عليكم في الدين من حرج
ملة أبيكم إبراهيم باركان لسرشان بجوري توانايا لا يكلف الله نفسا إلا وسعها. إنسان لدنيايا يعني يكي كتل فايدة كان هرچی کارێک بکە بە پێی کارەکانی خۆی پاداش دەدرێتەوە. کەس باری کەس هەڵناگرێت. ناتوانم میسە من بڵێم تۆ ئەوە بکە ئەگەر گوناح بوو لەسەر من شتیوان نییە. لە دینی ئیسلامە ئەگەر گوناح بوو لەسەر من شتیوان نییە. هەر کەسێ باری هاوەش سەر شانی خۆیەوە بزن بە پێی خۆی ئەکرێتە دارە چی بە پێی خۆی ئەکرێتە دارە. ولا تزر وازرة وزر أخرى کەس تاوانی کەس هەڵناگرێ و کەسیش پاداشتی ناڕوا بۆ یەکێکی تر مەگەر لە هەندێک حاڵاتە بۆ نمونە من شتێک فێری فڵانە کەسەکەم ئەگەر ئەو بیکە منیش خێرم دەسەکەوێ. ئەگینا کەس بار کەس هەڵناگرێ کەسی چاکەی نادرێ بە کەسی تر. لەبەر ئەوە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێن فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. مسقالە زەڕە نافەوتێ لای خوای تەعالا. خێر بێ بە خێر پاداش دەرێت و شەڕیش بێ بە شەڕ. ولا يظلم ربك أحدا. هەرگیز خواستم لە کەس ناکات دڵنیا بن خواستم لە احتیاجی بەستەمکردن نییە. بۆیە ئامان ئاگامان لێ بێ. لە حەدیسەکەی هەفتەی پێشووشە دووبارە ئەیڵێمەوە و حەدیثەکە قودسیە خوای تەعالا فەرمووی بەندەکانم طبعا لروجي قيامته أميك أيدم بيتان يعني پاداشتان لسر دوا عملي خوتانا هر كسي چاكي بيني او خوي كردويتي با شكري خوابكا هر كسي كش خرابي بيني خرابي خويتي خوي كردويتي با لومي خوي بكا لومي كسي ترنكا. يا ربي خوايا بو خاطرنا وجوانا كاني خود بو خاطر اسمي عظمي خود يا ربي خوايا قصيك نكين كردارك نكين تومان لبرنجي يا ربي خوايا لو كسانبين كفرمانكاني خوت وفرمانكاني في غمركات جبجيكين يا ربي خويا لو انا بين كبرامبر بفرمانكاني خوت وفي غمركات الله سمعنا واطعنا خويا لو انا نبي خوابنا من بدي يا رب العالمين كالين سمعنا وعصينا يا ربي خويا بخاتنا وجوانكاني خوت شفاينا خوشكان من بدي بتايبت او نخوشاني كداوي دعاء خير لكردون يا شافي يا الله شفاء بدي